پێشمەرگەی ئەولێر لە شاری سلێمانیەوە بە 3 خاڵی گرنگەوە گەڕایەوە پیرمام، ئەمەش پاش تۆمارکردنی سەرکەوتن بەرامبەر نەورۆزی میوانداری با گۆڵێک کە لە دواساتەکانی یاریەکەدا تۆمار کرا. یاریەکانی وەرزینەوەی خولیانە نایبەکانی کوردستان دەستی پێکردو. پێشمەرگەی هەولێریش لە یەکەم یاریدا 3 خاڵی گرنگی لە شاری سلێمانیەوە دەستەبەر کرد. لە دەستپێکی یاریەکانی وەرزینەوەی خولیانە نایبەکانی کوردستان یانی نەورۆز لە سەر یاریگای زانکۆ میوانداری لایەنەی پێشمەرگەی هەولێر کرد. جێمی یەکەمی یاریەکە ئاستێکی مامناوەندی بۆ هەردوویانە بەخۆ بینی و هیچ جانێکیان سەرکەوتوو نەبوون لە گەیشتن بە گۆڵی تیپی ڕکابەر. بەڵام جێمی دووەم تەواو پێچەوانەی جێمی یەکەم بوو. هەردوویانە هێرشەکانیان بۆ سەر گۆڵی یەکتر چڕ کردەوە. نەورۆزی خاوەن یاریگا لا چەند بۆنەیەکدا نزیک بوو لەوەی خۆی با گۆڵی پێشمەرگەی هەولێر بگەێنێت، بەڵام بۆی کە مەزموونی هێرشبەرانیەوە سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. با پێچەوانەشەوە تیپەکەی سەمیر بابۆ لە کۆتا ساتەکاندا بە سوودوەرگرتن لە ئەزمونیان توانیان لە ڕێگەی فەر هەنگوریاوە تاکە گۆڵی یاریەکە و بردنەوە تۆمار بکەن و 3 خاڵی یاریەکەیان بۆ خۆیان دەستەبەر کرد. بێگومان هەموو یاری گرنگە، بەڵام دەستپێکی خۆل گرنگترین 3 خاڵ لە دەستپێکی خۆ لە کەت بەدەستی بێنی ڕیاریمەش لەگەی نەورۆز بوو. نەورۆز تیپێکی لاو بەهێز بوو، زۆر باش یاریان کرد. دەتوان برێم ئێمە لە ئاستی پێویست نەبووین وەکو ئاستی ڕاستەقینەی خۆمان، بەڵام توانیمە 3 خاڵ یاریەکە بەدەست بێنی. ئەوەش بۆ ئێمە زۆر گرنگە، یعنی ئەو کەم و کوڕیانەکە هەیە لە یاریەکانی داهاتوو دەتوانین ئەوانە چارەسەر بکەین، هەم لە ڕووی ئەدا هەم لە ڕووی نەتیجەوە دەتوانین زۆر باشتر بین ئینشاءڵڵا. ڕاستی لەتە ناشەوە هەنێ یەکەم یاریمانە هەنێ یاریزان هێنەوە کەم ئەزمون بوون، کەم خیبرە بوون، بەڕاستی لەو ئاسابن کە ئێمە لیان ڕازی بووین. یعنی زۆر باش یاریان کرد. ئێمە هەلی زۆر مەفۆتان 3 هەلمان بۆ هەڵکەوت جێمی یەکەم، جێمی دووەم بە تایبەتی عەفو ئەوان یەک فرسان بۆ هەڵکەوت و گۆڵی تعادلمان پێ کرد. بەنسبەت یاریزانەکان شۆ لەخوا بەزیابێت زۆر لیان ڕازی، زۆر ئاسی بە حتمما هەموو یاریێک سەرەتاکەی قورسە خاستن ئەو چەند ساڵی مە لەناو خولی کوردستانین. سەرەتاکان 4-5 یاری هیچ یاریەک بەهێز و یان هیچ یارێک ئاسان نیە، بەڵام ئەوڕۆ نەورۆز لە ئێمە باشتر بۆ ئێمە تقریبان دەتوانم بڵێم ئەو ئەدامە پێشکەش نەکرد کە چاوەڕوان دەکرا، بەڵام سەرڕا ئەوەش وا هەستم کرد، یعنی فەریق لە وەزعی تەبیعی نەبوو بە تایبەتر، یعنی لە ئەو شێوازێکە هیچمان کۆنتڕۆل محەتات زائدن ڕەبتی سەریع و حتا لە سورسی هجومی زۆر فعال نەبووین. بەڵام کە تۆ فۆز بەدەستێنی لە یاریەکەمە جەمە هەمەکان بەرامبەرەکەت هەرچی بوو لە دەروی یاریگا خۆش بێت، ئەوە شتێکی زۆر ئیجابی بۆ پێشمەگە. لە ساڵانی ڕابردوو نەورۆز یەکێک بۆ لە ڕکابەرانی بەدەستهێنانی نازناوی خولیانە نایبەکانی کوردستان، بەڵام تیپەکەی کامەران عەلی لە وەرزی ئەمساڵ تەنها لە پێناومانەوەدا یاری دەکاو. لە بەرامبەریشدا پێشمەرگەی هەولێر و تیپەکەی سەمیر بابۆ جارێکی تر وەکو یەکێک لە بەهێزترین ڕکابەرەکانی بردنەوەی نازناوی خولیانە نایبەکانی کوردستان خۆی نیشاندایەوە. ئەمەش کاتێک توانی 3 خاڵی گرنگ لە شاری سلێمانیەوە لە دەستپێکی یاریەکانی بۆ خۆی دەستەبەر بکات.